نازم سیاری و ویدیو بک عبدالعزیز نازم درن چه سیارت جوره او با پارچه با تیما کام آخری چی یک پولینو نفرق لجور و ناو سیاره که مردیا پەیوەندی بە درۆن و مرۆنەوە نییە بەڵام نازە دەرێن غازی نایترۆجینە شەشی ئاالێ لە ژوورەوە هەی بۆ کابرا ساوشتەڕ لێ ولا ژوور بۆ سیارەی هاتە دەرەوە کەس نازانێت سیاری بچۆ تیمەکان خەریکی لێک کۆڵینەوە نەستان کاکە ئەو نەفەرێکیش مردیە لە ژۆرێ والله